دیمەنی دەمە و ئێوارەی شاخی گۆیژیە کە دەڕوانێ بەسەر شاری سلێمانیدا کە لەم جێگەی من وەستاوم ئەو کەسانی کە لە بواری پارەگلایدینە کار دەکەن هاوڵاتیان دەفرێنن بەسەر شاری سلێمانیدا و دیمەنی شاری سلێمانی ئەمشان دەدەن. ئەمڕۆ بۆ یەکەم جار کەسێک کە لە سەر کورسی کەمەندامیە بۆ یەکەم جار ئەم وەرشە تاقیە کاتەوە. نچمە لای کاکە محەممەد سڵاوە لێ بێ هەستە چۆنە ئەمڕۆ کە ئەم وەرشە تاقیەکەیتەوە. قوربان سڵاو لە ئێوەش بێ سوپاسانەکەم بە خێراتنتانەکەم. هەستێکی زۆر خۆشە زیاد لە حەد و من زۆر سپاسی کاگڕێ بینەکەم کە ئەوە ئاواتە مێنێتە دی و من بە هەموو هاوڕێیان و بە هەموو کەسێک کە ئەڵێم کەمەندامە هیچ مەترسن کەمەندامی نابێ بە ڕێگل لە بەردەم حەز و ئارەزوەکانتانە بە پاڵپشتی کەسانی باشی وەکو کاگڕێبین وەکو عیلەت وەکو هاوڕێت وەکو ئەو کەسانی کە ئەبن لەگەڵ تابن و بن بە وەکو دایک. قوربان چەندێکە چاوەڕێی ئەم ڕۆژە بووی کە فڕین بکەی لە 12 ساڵیەوە چاوەڕێم بیکەم زۆر قەڵەو بووم قوبوڵیان نەکرد زەعیف بووم تۆزێت مەشغوڵیات بدوایەوەم حادیسێم کرد تقریبا من لەگەڵ هەفتەیەکە لەگەڵ کاگڕێبینا قسەمان کردووە چاوەڕێی کەش و هەوایەکی باش بووین شکور ئەمڕۆ توانیمان بیڕەخسێنی. دیمەنی گۆیژە کاچی بەرەو سلێمانی زۆر جیاوازە پڕە لە یادگاری و نازانم وەسف ناگرێت کەلیمێک نییە بۆ وەسفکردنی. یادگاریەکان بۆ تۆ چین تا چەندە تایبەتن کەلیمە نییە وەسفیکە. زۆر سپاس بۆ تۆ کاگڕێبین قورس نییە ئەم فڕینی ئەمڕۆتان. سڵاو لەوێ بەخێر بن بە تاکی دەمە خۆی لە خۆیان مجازەفێکی ترە خۆی وەرشەکە مجازەفێکەوە توانیم لە نەمەش مجازەفەی دووەمە بەڵام من وەکو خودی خۆم دایم کار لەسەرەوە ئاکەم کە بتوانم دڵی هاوڵاتیان خۆشکەم بەڕووی ئام و کاکە حەمەژێکێک بوو لەو کەسانی کە زۆر تامەزروی ئەم وەرشە بوو بەڕاستی پێم خۆش بوو کە خەونەکەی بێنمەدی و ئینشاءڵڵا ئەوەی کە لە توانای من بێیکەم و دواییش بە پشتیوانی خۆی گەورە. ڕۆشەبای و بەرزیە من جارێکیان سەرکەوتم زیێڕەم کردبوو لێ ناترسن خۆی ئێمە هەم ئیشانە هیچی بە نایاسایی ناکرێت ئەوەی کە ئەکرێت هەمووی بە یاسای خۆی ئەڕوا بڕێەوە واتە چێکی هەوا ئەکەینەوە ڕۆژانە بە بەرنامە و بە ڕاستەوخۆی کەینە ئێرە حساباتی هەموو شتێکین دواتر فڕینەکەین ئێستا کە ئەمڕۆ بڕیارمان ناوە بە کاکە حەمە فڕینی پێ بکەین دڵنیا بووین 100% هەواکە کە چۆنیە و یارمەتی دەرمانە بێ بۆ فڕینەکە ئەو کات بڕیارەین کە ئێمێن فڕینکەین بۆ هیچ ترسێکی نییە بە هیوای فڕینێکی سەلامەت بۆ ئێوە. بەڵێ فەرمونون ئەوەی کە بینن ئەمە بۆ یەکەم جارە کە فڕین بە کەمەندامێک دەکرێت لە سەر شاخی گۆیژە کە ئەمە لێسەدا و ئامادەکاری بۆ دەکەن و وردە وردە دەفڕن بە سەر شاری سلێمانیدا کە ئەم جێگای لە سەر شاری گۆیژەیە کە دیاریکراوە بۆ فڕینی پارەگلایدین لێسەدا ئامادەکاری دەکرێت و چێشی هەوا کراوە بۆی کە دڵنیا بن لەوەی کە هیچ حاڵەتێکی نەخوازە و ڕوونادا یاخود کەش و هەوا ئەبێت جێگیر بێت تاوەکو ئەو فڕینە دەکرێت چەند کەسێک سەرقاڵی ئەوەن کە ئەو ئامادەکاریانە بکەن و تاوەکو بڕۆن فڕینی خۆیان بکەن. ئەمە دەبینن دیمەنەکانی ئێسان کە دەست پێکەن کاگونیاری بە دڵخۆشیەوە دەستی کرد بە فڕینەکەی بەرەو شاری سلێمانی. ئەوەی دەبینن ئەمە بۆ یەکەم جارە کەمەندامێک کە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە توانای ڕۆشتنی نەماوە لە سەر کورسی کەمەندامیە ئەمڕۆ توانیان بیفرێنن بە سەر شاری سلێمانیە لە ڕێگەی پارەگلایدینەوە ئەوەی کە هەیە لە ئێسادا ئەو فڕینی خۆی دەکا بەسەر شاری سلێمانیدا و بە دڵێکی خۆشەوە ساڵانێکە چاوەڕوانی ئەو خەونەیە بێتە دی ئەو کەسانی لێرە ئەو وەرشە بەنجامەگەێنن ئەمڕۆ لێرە ئەو خەونیان بۆ هێنایەدی و لە ئێستادا کاکە محەممەد بەسەر شاری سلێمانیدا دەفرێت.